کۆمەڵگەیەکی پزیشکی دیکەی بەخشین لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی دەکرێتەوە و بڕیارە کلینیکی شکاوی، ژنان و منداڵبوون و منداڵان، هەناوی، گورچیلە، میزەڕۆ، قورگ و گوێ و لووت، نەشتەرگەری گشتی، سۆنەر و تیشک و ددان و فریاگوزاری سەرەتاییش لەخۆ بگرێت. کۆمەڵگەی پزیشکی بەخشین گەڕێکی ڕاپەڕین ئەکەوێتە بەرامبەر فڕۆکەخانەی سلێمانی لەسەر شەقامی سەرەکی ڕاپەڕین کاتێکە لە ناو شارەوە دەی پێش پردی یەکەم پردی پەڕینەوەیە. الحەمدلله تا ئێستا ئێمە بڵێن بە شێوەیەکی تەجروبی کردومانەتەوە شێوەیەکی ئەزموونی 8 کلینیکمان هەیە لەم قۆناغەدا و 4 بەشمان هەیە بەشەکانی دەرماخانە و تاقیگە و بەشی دان و بەشی تیشک. الحەمدلله بە شێوازێکە خزمەتگوزاریەکانمان بڵێن پێشمان خستووە و بە ئامێری پێشکەوت و کوالیتی لە ئێستا لە خزمەتی هاوڵاتیانە. کۆمەڵگەکە دەکەوێتە گەڕێکی ڕاپەڕین لە ڕۆژئاوای سلێمانی و بەرامبەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی شارەکە و هەفتەیەکە بە شێوەیەکی ئەزموونی کار دەکات. بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین هۆکاری کردنەوەی کۆمەڵگەکە ئاشکرا دەکات. سەردانی کارانمان و ئەوانەی کە حەز دەکەن بێنە نەخۆشخانەی بەخشین بۆ چارەسەر و وەرگرتنی چارەسەرە پزیشکەکانیان بە کۆی گرفتی هاتوچۆوە دووریان لە شوێنی مەوقعی نەخۆشخانەوە دیار بوو بەشێک لە وەک دەڵی سەردانی کارانمان ئاستەنگیان بۆ دروستە بوو بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە لە پلانەکانی خۆماندا کە بیر لە فراوانکردنی ئەم خزمەتگوزاریانە بکەینەوە و هەوڵی ئەوە بدەین کە خزمەتگوزاریەکانمان بگەێنین بە زۆرترین هاوڵاتیان لە شاری سلێمانی و لە ناوچە جیاجەکانیش بەڵام لە ئێستادا تەرکیزی زیاترمان لەسەر شاری سلێمانی و دەوروبەرێتی دیارە ئەم گەڕەکانی کە کەوتونەتە ئەم سنوورەش بە تایبەتی گەڕێکی ڕاپەڕین بە کرەجۆ تاسڵوجە و ئەمانە تا ڕادێک بە ناڕەحەت دەگەیشتە نەخۆشخانە بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئێمە بەشێکی ئەساسی نەخۆشخانەکەمان بێنینە ئەم سنوورە و خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین لەم ناوچەیە. بەڕێوەبەری کۆمەڵگە نوێیەکەش دەڵێ بەخشین شۆڕشێک لە هەرزانی نرخ و بەرزی کوالیتی دەرمانی لە هەرێمی کوردستان بەرپا کردو تەواوی ناوەندە پزیشکیەکانی ناچار کرد بە نرخێکی گونجاو بەرهەمەکانیان بە چارەخوازان بدەن. خۆی بڵێن هاوتای نرخەکانی کۆمەڵگە و نەخۆشخانە و بەشەکانی تری کۆمەڵگەکانی تریش کە هاوتایە لەگەڵ دەرمانخانە و نەخۆشخانەکانی دیکە ئەوە دووبارە فەزڵەکەی گەڕێتەوە نەخۆشخانەی بەخشین چونکە معلومی جەنابتانە نەخۆشخانەی بەخشین لە 2016 و پێشتریش بە شێوەی کۆمەڵگە کە هەبوو شۆڕشێکی تەندروستی بەرپا کرد بەڕاستی ئەتوانین بڵین لە ناوچەکەیە چونکە ئەو نرخە بەرزانەی کە هەبوو ئەو ئیستیقلالکردنانەی کە هەبوو بڵین لەلایەن لە هەندێک شوێنەکانەوە وای کرد کە نرخەکان تا ڕادێک لە معادلەیەکە یاری بکات واتە زۆر زیاتر بێت لە نرخی کۆمەڵگەی پزیشکی بەخشین و نەخۆشخانەی بەخشین و فەرعەکانی تریشی و ناشتوان لەوە کەمتر بێ بەڕاستی چونکە معلومی جەنابتانە نەخۆشخانە و کۆمەڵگەکان بە شێوەی قازانجنەویستی ئیش ئەکات واتە بە نرخێک ئیش ئەکات کە کەمترین بار بێت لەسەر هاوڵاتیان و واش بە شێوەیەکیشە کە کوالیتی دەرمان و پشکنینەکانی تاقیگەوە هەموو بەشەکانی تریش لە کوالیتی بەرز و ئاستە ستاندەردە نێودەوڵەتەکانی شا بهێڵێتەوە. سبەینێ شەممە بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی ئەم کۆمەڵگە پزیشکیە نوێی بەخشین لە سلێمانی دەکرێتەوە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕێکی ڕاپەڕین لە سلێمانی لەپاڵ نەخۆشخانە سەرەکیەکە و 5 کۆمەڵگە و 3 نۆرینگەی پزیشکی دیکە لە شار و شارۆچکەکان زنجیرەی خزمەتەکانی دەستگای بەخشین لە سەرتاسەری هەرێمی کوردستان پێک دەهێنێت. وشیا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.